ئەی پەیامبەر تۆی ڕزگارکار ئەی پێغەمبەر موژدەیێنە. بە بۆنەی یادی هیجرەت و سەری ساڵی نوێی کۆچی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری بە ئامادەبوونی مامۆستایانی ئاینی و ڕیشسپی و پیاماقوڵانی دەڤەرەکە مەراسیمێکی جەماوەری ساز کرد. لە پەراوێزی ئاهەنگەکەشدا ئێوارە خوانێک ئامادەکرا. زۆر سەختە و زۆر دەژوارە ئەزانم ڕێگا. ئەم چالاکیە لە کاتێکدایە کۆچ وەک هەر بۆنێکی دیکەی ئیسلامی بەلای خەڵکی کوردستانەوە بایەخی پێدەدرێ و بەشکۆوە یاد دەکرێتەوە. بسم الله الرحمن الرحیم. ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری هەستاین بە ئامادەکردنی ئێوارەخوانێک لەگە ئاهەنگێک بە بۆنەی سەری ساڵی کۆچیەکی محەڕەم. خوای گەورە پاداشی ئەو خێرخوازانە ژواتە کاوکار بوون لە ئەو ئێوارەخوانەی. ئەلحەمدولیلا خەڵکەکی زۆر بەشداری کرد. موسڵمانان ئێرە بەگشتی بەبێ فەرق و جیاوازی خەڵکەکی زۆر بانکێشتن کرد و بە فیلم و هاتن. سەرەتای کۆتایی هێنانی ئەو حەضارەتە پڕ لە زوڵم و زۆرداریەی کە لە جەزیرەی عەرەبی بە ناوی قوڕەشی و بە ناوەکانی دیکە ڕۆمەکانش فارسەکان هەموو کۆتاییان پێهات لەگەر هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەر کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیجرەت وەرچەرخانێکە لە کاروانی داوای بانگەوازی ئیسلامی. ئێستا پێویستمان بەوەی هەیە هەمومان کۆچ بکەین لە چی؟ لە خراپە لە بۆ چاکە ئەوەی کە زۆر باشە تەمبەڵینە کە باشتر ببێ ئینشاءالله تعالی ئەوەی خراپە باش ببێ. هەمومان هەموو ڕۆژە پێویستمان بە کۆچ هەیە وەک چۆن پێویستمان بە تەوبە و ئیستیغفار. زانانی ئاینی دووپاتی دەکەنەوە. کۆچی پێغەمبەری پێشەوە درودی خوای لەسەر بێت ڕەتکردنەوەی ستەم و بناغەیەک بوو بۆ بەرپەرزدانەوەی نادادی و هێنانەکایی دەوڵەتی ئیسلامی. ژیانی پێغەمبەر هەر هەمووی دەرسە ئامۆژگاریە دەستورە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ فێرمان ئەکا خۆڕاگر بین لە پێناوی دینی خوا. ئیسلام چی پێویستە؟ دین چی پێویستە دەبێ وابین نەک بە نەفس و ئارەزواتی ئێمە یان خۆشی و لەزەتەکانی خۆمان و پێش ئەمر و فەرمانی خوددا بێخین. بەڵکم دەبێ ئەمر و فەرمانی خوا هەروەکو پێغەمبەر زێدی خۆی کەسی خۆی دۆستی خۆی عەشیرەتی خۆی هەموو بەجێهێشت لە پێناوی ئەوەی لیتەکوونە کەلیمەت الله هی العولیا لۆ ئەوەی کەلیمەی خوا بەرز بیتەوە تا ڕۆژی قیامەت بە کردار و بە گفتار پێغەمبەری خوا وای کرد صلی الله علیه و سلم بۆیە بۆ قودوە و پێشەوا و خاتەمی هەموو پێغەمبەرانیش هەتا ڕۆژی قیامەت. هەموو ئەو مادی بوونە بۆ ئەوەیە کە عەدالەت بچەسبێ خەرجی مەکە و هەموو مسلمانانی جیهان لە زوڵم و زۆرداری ڕزگاریان بی. بۆیە ئێمە هەموو ساڵێ ئەم یارە دەکەینەوە بیرەوەری ئەو یارە دەکەینەوە بۆ ئەوەی خەڵک و مسلمانان لە زوڵم و قەدر ڕزگار بکەین و داوا لە خوای پەروەردگار دەکەین هەموو مسلمانان ڕزگار بکە بە تایبەتی مسلمانانی فەلەستین و غەزە. خوای گەورە دەرو خیران لێ بکاتەوە خوای گەورە پارەشتان بداتەوە. کۆمەڵی دادگەری وەک لایەنێکی ئیسلامی کوردستان لە سەرجەم بۆ نەو پێشهاتە ئیسلامیەکاندا قسە و چالاکی خۆی هەیە. ئەمە شوەک بەشێک لە ئاینداری خەڵکی کوردستان و هەوڵێک بۆ بەرپەرزدانەوەی بیر و مۆدێلە هاوردە و نامۆکان دەبینێت. ئازاد ومەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.